خولێکی خێزان پارێزیە بۆ گەنجان و تازە پێگەیشتوانی قەزای حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕین. ڕاوێژکارێکی خێزانی دەڵێت مەبەستیان هۆشیارکردنەوەی گەنجانە و ڕاهێنانیانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان. بەڕێوەبەری ئەکادیمیاکەش دەڵێت لە ڕووی پێگەیاندن و پەروەردە و بانگەواز کار دەکەن و ڕاهێنانی تایبەت بە گەنجان و تازە پێگەیشتوان دەدەن. هەدەف و ئامانجمان لەم دەورەیە ئەوەیە کە خێزان و بە تایبەت تاکەکان وشیارکەینەوە تەندروستیان کەین و کۆمەڵێک تەکنیکیان فێر بکەین کە خۆیان هاوسەنگ بکەن بۆی دواتر بتوانن خۆیان پێبگەێنن دواتر بتوانن تاکێکی تەندروست بن چونکە ئێمە لە بیرمان نەچێ تاکە خۆی تەندروست بوو خێزانەکەی تەندروست دەبێ و پاشان کۆمەڵگەش تەندروست دەبێ. ئەوەی کە لێرە فێر دەکرێن تەکنیکەکانی هاوسەنگ بوونە خۆراکانە چین کە پێویستە ئەم کەسە بە خۆی بدە ڕۆژانە وەکو فەحسێک بۆ خۆی بزانێت کە هاوسەنگ نییە خۆی هاوسەنگ بکە وەکە وایە و باشتریکە. لە ڕووی پەروەردەییەوە دەرس و دەورە و محاضراتمانەیە لە ڕووی پێگەیاندنەوە ئێمە ڕاهێنانی ئەکادیمی ڕاهێنانی علمی و زانستیمانەیە کەوا دەکەین گەنجان لە نقطەیەکی سەرتاییەوە ببنە نقطەیەکی باڵا لەناو کۆمەلگادا ئیستیفادەیان هەبێ و ئێمە کۆمەڵێک داعی و بانخوازمان هەیە کە گەنجی خۆمانن پێگەیشتون و ئیش و کاری بانگەواز دەکەن لە ناو گەنجاندا. بەشداربووانی ئەکادیمیای پێشەنگ و خولەکەش دەڵێن ئەو جۆرە خولانە بە پێویست دەزانین بۆ هۆشیارکردنەوەی زیاتری گەنجان و ڕاهێنانیان بە شێوەیەکی دروست. زۆر خۆم خۆشحاڵزانم کە لەم گروپەدا بەشداریم کردە بە فەزلی خۆی گەورە. ئەم گروپەوەی لەمە کردو کە ئامانجم لە بۆ وای لەکردم کە ئامان دابنم و پلان بۆ ئامانجەکان دابنم لە داهاتوو بۆی چۆن پێیان بگەم و هەروەها زۆر سوودی بێمە گەیاندەوە کۆمەڵگە لە ئێستادا زۆر پێویستی بە و خولو دەوراتانە هەیە بە تایبەت لە ڕووی تاکانەوە بۆی ئێمە هۆشیار بینەوە و هەم لە ڕێگەی ئێمەوە کۆمەڵگا سوود ببینێ. لە ئێستادا ئێمە کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک دەست ئامراز هەیە کە ناڕاستە خۆ دەیانەوێت خانمان و چینی گەنجان بەلاڕێدا بەرن بەداخەوە کە ئەم ڕێکخراوانە لە ئێستادا ناڕاستە و خۆ دەستیان لەناو فکری ئێمەدایە فکری ئێمان ئاراستە کردو بەلاڕێدا بردووە بەو ئاراستێک خۆیان دایانەوێت. سپاس بۆ خوا ئێمە وەکو ئەکادیمی پێشەنگ ئەم ئەرکەمان ئەم بەرپرسیارەتەمان هەڵگرتووە کە خانمان گەنجان بەرەو پێش دەبین لە ئاستێکی باڵادا ئێمە دەیانخینەوە ناو کۆبەڵگا. لە دوای ڕووخانی ڕژێمی پێشووی عێراق و کرانەوەی زیاتری کۆمەڵگا با ڕووی جیهانی دەرەوەدا و هاتنەکایی جیهانی بێسەروبەری تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین نەخۆشی و دیاردەی کۆمەڵایەتی ڕوویان لە کۆمەڵگا بە تایبەتیش گەنجان کردووە کە پێویستیان بە هۆشیارکردنەوە و خۆپارێزی زیاتر هەیە. ئەم هەنگاوەش کە ئەکادیمیای پێشەنگ پێی هەستاوە لەو چوارچێوەیەدایە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.